ئەگەر ئەم بڕگەیە جێبەجێ بکرێت نزیکەی 7,000 خانەوادەی خانەنشینی کە ئێستا بەداخەوە بە 3 مانگ جارێ موچەکانیان وەرەگرن یا زیاتریش زۆر بەباشی لێی سوودمەند دەبن. گفتوگۆکردن لەبارەی پرۆژە یاسای چاکسازی خانەنشینی و موچە و دەرماڵە و ئیمتیازاتەکانی تر لە پەرلەمانی کوردستان بەردەوامە و تا ئێستاش 7 مادەی پرۆژەکە تاوتوێ کراوە. ئەندامێکی پەرلەمانیش دەڵێت لەبەر ئەوەی مادەی 7 پرۆژە یاساکە کۆمەڵێک خاڵی گرنگی تێدایە و هەوڵ دەدەن سەرجەمیان لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان پەسەند بکرێن. لە مادەی 7 وەستاوین کە لە 3 بڕگە پێکهاتووە پێمان وایە مادەیەکی زۆر گرینگە لەبەرەوەی ڕاستە و خۆ پەیوەستە بە ژیان و گوزەرانی خاوەن پێداویستە تایبەتیەکان و کەم ئەندامان و هەروەها ئەوانەی کە لە چاودێری خێزان موچە وەردەگرن پێداگری لەسەرەوە دەکەین بۆ ئەوەی نهێلن وا بە ئاسانی تێپەڕ بێت 2000 لە 100% لە بەرژەوەندی خاوەن پێداویستە تایبەتیەکان و ئەندامانەی کە لە چاودێری خێزان پارە وەردەگرن و یاخود موچە و منحە وەردەگرن لە بەرژەوەندی ئەوان کۆتایی پێوێ. ئەوەی لە پرۆژە یاساکەی چاکسازی موچەخۆران داهاتووە زۆربەی پەیوەستە بە خانەنشینان و ڕێکخستنی موچەکانیان چونکە زۆربەی خانەنشینان موچەکانیان جیاوازی زۆری تێدایە و سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانیش لەگەڵ ئەوەدان موچەی هەر خانەنشینێک لە 400,000 کەمتر نەبێت و لە ئێستاوە دەیانەوێت بە جددی کاری لەسەر بکەن. بە خۆشحاڵیەوە لە زۆربەی فراکسیۆنە جیاوازەکان ئەم قەنەعەتە هەبووە پشت بەخوا یەکێ لە دەستکەوتەکانی ئەم قانونەوە ئەمڕۆ ئەوەیە کە ئەوە جێگیرکەین کە هیچ خانەنشینێک نابێت لە 400,000 کەمتر وەربێت. ئایا خاوەن پێداویستی تایبەت بە 2 موچە ئەژمار بکرێت یاخود بە 2 موچە ئەژمار نەکرێت؟ ئێمە زۆرینەی ڕائەکانمان لەگەڵ ئەوەیە بەشێک لەم خاوەن پێداویستی تایبەتانە مەستوفاتیان هەیە و موناقشەیەکی تریش ئەوەیە کە لەسەر کوردانی ئەوروپا ئەوانەی کە سۆشیال وەرەگرن یا لە دەوڵەتەکانیان موچە وەرەگرن لێرەش موچەیان هەیە ئەمە بە 2 موچە ئەژمارگرێت یا بە 2 موچە. لە دانیشتنی ڕابردوودا چەندین مادەی پرۆژە یاساکە پەسەند کران و لە مادەی 7دا کە چەندین خاڵی گرنگی لەخۆ گرتووە لەوانە هەڵوەشاندنەوەی ئیمتیازات و نەهێشتنی 2 موچەی و ڕێکخستنی ماوەی خانەنشینی و سنووردارکردنی پاسەوانەکانی بەرپرسانی حکوومەت و لە خاڵێکی تریش هەڵوەشاندنەوەی یەکەی ژمێریاری لیواکانی 7/8 کە داهاتێکی زۆریان لە بەردەستدایە و خۆیان مامەڵەی پێوە دەکەن. هاوکات بەڕای زۆربەی پەرلەمانتارانیش جێبەجێکردنی خاڵەکانی مادەی 7 پرۆژە یاساکە دەبێتە هۆی چاکسازیەکی بێوێنە لە لیستی خانەنشینان و موچەخۆران لە پێناو بەرژەوەندی حکوومەت و هاوڵاتیانی کوردستان. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.